کەمێک پێش ئێستا من وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان یاداشتی دەست لە کارکێشانەوەم لە ئەندامەتی پەرلەمان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرد و لەبەرەوەی دەمەوێت دواخستنی هەڵبژاردن و هەروەها درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نەبێت بە کولتور لەناو کۆمەڵگەی کوردی و لەناو هەرێمی کوردستاندا. هەتا ئەو کاتێ یاداشتی دەست لە کارکێشانەوەکەم دەخرێتە بەرنامەی کاری نزیکترین دانیشتنی پەرلەمان من هەر ئەندامی پەرلەمانم، بەڵام دەبوایە هەڵوێستەکەم ڕابگەێنم بۆ خەڵکی کوردستان. و خاڵی دووەم هەر کەسێک دەڵێ شایان خانەنشینی نایگرێتەوە بۆیە دەستی لە کار کێشاوەتەوە. لە پەیجەکەما لینکێکم داناوە زۆر بە وردی بە پێی یاسای چاکسازی ڕوونم کردوتەوە کە چۆن یاسای با بڵێن خانەنشینی من دەگرێتەوە بەڵام من ڕەتب کردوتەوە. دەبوایە ئەم خولەی پەرلەمانی کوردستان ڕێزکەشکێن بووە چونکە سەرۆکەکەی پسپۆری هەیە لە یاسادا، نەدەبوایە درێژ بکرێتەوە و نەدەبوایە پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ بکاتەوە و هەڵبژاردن دوا بخرێت. من وەکو شایان کاکە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕەزامەند نیم لەسەر بە کولتورکردنی دواخستنی هەڵبژاردن کە مافی خەڵکە و هەروەها درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان با نەبێت بە کەلتور. ئەمە زۆر سپاس.